داواکارین لە بەڕێزان سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، سەرۆکایەتی هەرێمی کوردستان، سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان، بۆ بەڕێز سەرۆک پاڤڵ جەلال تاڵەبانی، بۆ بەڕێز کاک قوبات جەلال تاڵەبانی، بۆ هەموو حیزب و لایەنە سیاسیەکان، ئێمە وەکو بنەماڵەی 5 شەهید و 3 بریندار لە بەرواری 2/5/2022 لە بەرەبەیانی یەکەم ڕۆژی جەژن تاوانبارێک بە ناوی حسێن ئەحمەد ساڵح مەحموود تاوانێکی بەرامبەر خێزانەکەمان بە شێوەیەکی دڕندانە دوور لە هەموو بەها مرۆڤایەتیەکان ئەنجام داوە. 5 ئەندامی خێزانەکەمان شەهید کران و 3 ئەندامی دیکەمان بریندارە. یەکێک لە بریندارەکان تا ئێستا بێهۆشە و داواکارین لە سزای سێدارەدان بەسەر ئەم تاوانبارە لە شوێنی ئەنجامدانی تاوانەکە جێبەجێ بکرێت، بە زووترین کات جێبەجێکردن بکرێت لە دادگای لێکۆڵینەوەی چەمچەماڵ، بە زووترین کات لێکۆڵینەوەی ورد و لە کەیسەکە بکرێت و ڕەوانەی دادگای تاوانەکانی سلێمانی بکرێت. ئەوانش بە زووترین کات ڕەوانەی دادگای تەمیزی بکەن لە هەولێر بۆ جێبەجێکردن. و زۆر سوپاسی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم کاک قوبات تاڵەبانی دەکەین لە یەکەم دقەی کارە ساتەکەەوە لەگەڵمان بووە هەتا ئێستا. دیارە ئەمڕۆ کەسوکارەکان هاتوون بۆ ئەوەی داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە هەرچێ سەرۆکایەتیەکە ئەکەن کە تاوانبار بە سزای یاسایی خۆی بکرێت و وا پەلە بکرێت لە دادگایکردنی ئەو تاوانبارەی کە ئەو تاوانەی ئەنجام داوە. لەوانەیە کەسوکاری قوربانیان لێرە ئیشارەتیان بە 5 قوربانی داوە، لەوانەیە خەڵک وابزانێت 4 قوربانیە لەبەر ئەوە بەڕێزانیەکێکیان حەملی هەبووە.